معلومة دەوڵەتی داگیرکاری تورک و حکوومەتی ئاکەپا ئەمڕۆ لە هەر کاتێکی زیاتر و لە هەر زەمانێکی زیاتر هێرشەکانیان چڕتر کردێتەوە بۆ سەر گەلی کورد لە هەر چوار پارچەی کوردستان و بە تایبەت لەم ڕۆژانەیە بینینکەوە هێرشەکەنە سەر باشووری کوردستان لە ناوچەکانی خواکوورک و دەوروبەری و هێرشەکانیان چڕ کرێتەوە بۆ ئەوەی زیاتر پاڵەپستوو بخەنە سەر حرەکەتی ئازادی گەلی کورد و زیاتر تەسلیمکاری لەو حرەکەتە وەرگن بەڵام مەخابن ئەبینین چۆن هێزی گەل و هێزی گەریلا چۆن بەرپەرچی ئەو داگیرکاریە دەنەوە هەم لە ناو باشووری کوردستان و هەم لە باکووری کوردستان و ڕۆژانە و هەواڵانە بیسین و ئێمە دڵنیاینکەوە ئەو هێرشانە ئەمە یەکەم هێرشیان نییە بۆ سەر باشووری کوردستانیان بۆ سەر گەریلا و چۆن لە هێرشەکان تریان شکستی ئاوردووە ئاوا هەمان ئەم هێرشانەی شکستیانێ بەڵام ئەوەیە زەختێک خەنە سەر هێزی گەریلا و دەرەنجام زەختێکشە لەسەر حکوومەتی هەرێم بەڵام مەخابن حکوومەتی هەرێم و چەند لایەنێکی باشووری کوردستان بوونەتە ڕێنیشاندەری ئەو هێزە و ئەمڕۆ لە باشوورە چاوساغی بۆ هێرشاکەن ئێمە ئیدارە و محکومی ئەو کەسانەکەین سەرەتا دوای ئەوە ئەو هێرشانی دەوڵەتی تورک وەکو ئاشکرای بۆ ماوەی 2 ساڵە دەوڵەتی تورکیا هەوڵی داگیرکردنی پارچەکانی باشووری کوردستانەدا و بەتایبەت ناوچەی خواکوور کە دەستی کرۆ بەردومانکردنی ئەو ناوچانە جا وەکو ژنێک لە باشووری کوردستانە داوا لە هەموو گەلی کورد دەکەم کە هەموو بەیەکێتینەتەوەیەوە دژی ئەو داگیرکاریانە بوەستینەوە و ئەو داگیرکاریانە شەرمەزار بکەین.